باز لە بەڕێوەچوون و جێبەجێکردنی پرۆژەیەکەکەین ئەویش پرۆژەی ماڵی تەندروستیە با بزانین پرۆژەی ماڵی تەندروستی مەبەست لێ چییە گرنگی ئەم پرۆژەیە خۆی لە چیا بینێتەوە ئەمانج لە دانانی پرۆژەیەک بە ناوی ماڵی تەندروستی چییە بۆی لەسەر بابەتە گفتوگویەکی چڕۆپەر بکەین ئێستا میوانداری عومەر ساڵح کە بەڕێزیان بەرپرسی پرۆژەی ماڵی تەندروستی ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە کاکەمەر سڵاو لەبێ و بەیانی باش بێت ئەم کاتی هەموو هاوڵاتیانی باش سپاس بۆ ئێوە بەڵێ پرۆژەی ماڵی تەندروستی تەندروستی چیە سەرەتا ماڵی تەندروستی ینی چۆن ئێمە دەست بۆ هەر خۆراکێک ببین کە ئێمەی مرۆڤ لینکمان لەگەڵ خۆراکە هەیە ینی ئێمە هەموو بوونەوەران تەبعاً مرۆڤەکان لە بەرەوەی خاوەنی ژین پێویستەکە لەبارەی خۆراکیەکانیانەوە بیزانن ینی من و تۆ بەردەوام دەم و دەستمان بەر خۆراکەکەوێ پێم وایە عیبە لە ئەم سەدەیە مرۆڤ لەبارەی خۆراکەکانیەوە زانیاری نەبێتەنها بیخوات. باشە ئێستا هەندێک خواردن هێناوتە لەگەڵ خۆتە لەگەڵ یەکەی گەرمیەکەی کالۆری دووسێ ناوی هەیە ئەوانت وزە ئەمانەت لەگەڵا نووسیوە بۆچی ئەمە بنووسرێت ئازانی گرفتێک هەیە لە ناو تەبان ئێستا گرفتەکە جیهانیە گرفتی کێش زۆریان کێشکەمی ینی کەسێک کە بینی کە ئاواز قەڵەوە و جسمی خۆی بەدڵ نییە و وەرگی زۆرە و ئەوانە ئەمە پێوترێ زیادەی کالۆری هەیە ینی زیادەی ئەو وزەیەی هەیە کە زیاد لە پێویستی جەستەی خۆی خواردێتی مەسەرەن تۆ لە 24 ساعتە پێویست بە 2000 کالۆریە بۆ نمونە بەڵام ئەچی 2500 هەموو ڕۆژێ 500 زیادە خۆی 2000ەکەی لە ئەیسووتێنی لەبەرەوەی بۆ زیندە چالاکیەکانی جەستە خۆی بەکارهێنی بەڵام 500ەکەی خەز نەبێ کە خەزن بوو ئەم کەسە ئیتر وردە وەرگی لێ زیاکات و ئەو چاویە کۆ بێتەوە ئەو پێوترێ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە لینکی بەم خۆراکانەوەی کە ئێمە دامانناوە کاتێک تۆ لەبارەی خۆراکەکەەوە شت نەزانی بە دڵنیایەوە ئەو زیادە وزەی داخل جەستە دەکەیت. زۆر باشە جا ئێستا کۆمەڵێک لە ئەو خۆراکانی کە ئێمە ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکانمانە بەکارێنین تۆ لەگەڵ خۆتایەناوتە و لێشە نووسیوە کە بڕی کالۆریەکەی چەلێکە سەبەنمونە پرتەقاڵێک کە تۆ ڕۆژانە گەر بێت و یەک پرتەقال بخۆی تۆ توانیتە لە ڕێگای خواردنی ئەو پرتەقالەوە 80 کالۆری وەرگیت وایە زۆر باشە کەواتە گرنگە هەر یەک لە ئێمە زانیاری تاومان هەبێت لەسەر ئەو خۆراکانی کە ڕۆژانە لە زۆر ئاسانە بۆ لەبەرەوەی ینی بابەتی زانیاری وەرگرتن لەسەر ئەمانە و فێربوونی بڕی کالۆریان بەها خۆراکیەکانی هەر خۆراکێک پەیوەندی بە اختصاسەوە نییە پەیوەندی بە ویسپانە پرسیارەشکەینانە بۆی نەبێتە گلەیش لێمان باسی کاگۆمەرم زانیارانە نەچۆ هێناوتن هەمووی وەرگرتووە طبعاً هەیە جاری وا هەیە مەسەلەن ئێمەکە بۆ نمونە هەندێک خۆراک هەیە کوردیە باشە ینی لە هیچ شوێنێکە ئەو خۆراکە نییە چیەکەین جیاکەینەوە تاکو وردە بڕی کالۆری خۆراکەم سێگاتەکانی مەس بۆ منە بەڵێ یاپراکێک مەسەلەن بەگەڵاکەیەوە بە ڕۆنەکەیەوە بە پێکاتەکانی تریەوە هەر بەجددی یابراخ 1000 کالۆریە یەک یاپراک یەک دانا 7 کالۆری 7 کالۆری واتە گەر دەدانە بخۆی 7 کالۆری دایی کۆکارە 7 دەیوانە زۆر باشە جا نانی بازاڕی شێکێکە لەوانەی کە ڕەنگە زۆر کەس هەبێ زۆر بەکاری بێنێت ئێتر لەگەڵ برنجا بەکاری بێنێت لەگەڵ هەموو شتێکە نانەکە بخوات بێت یەک نانی بازار 265 کالۆریە کە ئێمە خۆمان لە ڕۆژێکا پێویستمان بە چەند کالۆریە بەپێی کەسەکان بەپێی چالاکیەکانی بەپێی وەرزشی بەپێی باڵای بەپێی تەمەنی کەسەکە ئەگۆڕێ مەسەلەن تۆ لەوانەیە 2000 کالۆریت پێویست بێ طبعاً ڕەگەزە گۆڕێ مەسەلەن ئافرەت لەگەڵ پیاوە فەرقیان هەیە یعنی ئەوە یاسایەک هەیە بە پێی تەمەن و باڵا و کێشی کەسەکە و جۆری نەخۆشی نەگەر هەی بێ یان جۆری جوڵەکەی دیاری ئەکرێ ئەم کەسە پێویستی بە ئەوەنە بڕی کالۆری هەیە کاک عومەر لێکدانەوەی ئەمانە ئێستا ڕەنگەیەکێ بڵە بۆچی گرنگە بۆ منە بۆچی بیرتانەوە نەکرێتەوە پرۆژێ ببێت بە ڕێستۆرانتێ چێشخانەیەک بەڵام ئەوە کاتێک من داوای برنج و شلێکەکەم و پارچەی ڕان و قاپێک برنج و قاپێ فاسۆلیا وڵا ئەگەر بەزانین بۆ برنجەکە کالۆریە 400 کالۆری بۆ چەند گرام برنجەکە طبعاً دەکەوچک برنج 400 گرام یەک قاپی زەڵاتە لە شلەی فاسۆلیا 300 کالۆری ئەمە 700 کالۆری لەگەڵ یەک ڕانە 250 کالۆری ئەبە 950 لەگەڵ ئەگەر نانێکیش بخۆی 265 کالۆری
سێ ژەمەکە حساب کە تۆ ئەگەر ئەوە بخۆی ئەزانی زۆر زیاد خوارد تۆ بەیدانینەوە 1000 کالۆری 3000 کالۆری جگە لەمە ئەوەی کە مرۆڤی کوردی قەڵەو کردووە لە ڕاستیان ژەمەکان نییە بینی ژەمەکانە گرفتەکە بینی ژەمەکانە مەسەڵەن چێتە دەرەوە ساردێکی پیاکە ینی مەسەن چرەسات بە خواردن نازانی لە کاتێکە زۆرترین بڕی کالۆری لە چرەساتان هەیە چرەسات شتی سوورەکرا و شیری نەمەنیەکان مثلا ئەو مۆڵتە و نازام ئەو شتانێکە ئەخورێن ساردەمەنیەکان باشە تەنانەت خەیاریشکە ئەو ترێت لە سایەنەوەتی ئاوە ئەویش کالۆری خۆی یەک شتیش کە زۆر گرنگە بەداخەوە هەم لە ڕووی ئەعلامیەوە کە ئەعلام و پەیجەکان و هەندێک شوێنی فەیک وانە هیچ خۆراکێک نییە لەسەر عەرزا جگە لە ئاو لە قاوەی تاڵ کە ئەوانە 0 کالۆرین کالۆریان نییە ئەوی تری کالۆری هەیە هەر خۆراک ئەمەی سێناوتە ئەوە 2 کالۆریە 2 کالۆری 4 کالۆریە هەر خۆراکێک مرۆڤی خوا بڕی کالۆری تایە باش ئەو بڕە کالۆری داخلی جەستەیە بێ بەڵام مەسەرەن ئێمە ئەڵێن زەڵاتە زۆر بخۆ لەبەرەوەی زەڵاتە بڕی کالۆریەکەی کەمە مای دەشتەگرێ بەڵێ قەبارەکەی هەیە هەستی برسەتی لە ئینسانەکە مەکاتەوە وردە جەستە دەسەکە بە سووتاندنی کالۆریەکەی خۆی بۆ خود داوەتە ئەم پرۆژەیە لەبەرەوەی خۆت جیاواز نییە لەم بوارە ئەزانی چۆنوارەکە خۆ بابینەرانمان بزانن من لە ئیدارایش باشە لە ئیدارە وەڵام بێرە لەوەکەوە چیتە ئەم بوارە و لێرە و خزمەت ئەمە یەکێکە لەو فەلسفانی لە ژیانی خۆما بەرجەستم کردو نەک ئەمە چەند بوارێکی تر کە خەریکی بووم و چوومەتە پێشەوە بۆ لەبەرەوەی کە بیسەلمێنم بە ژیانی خۆم بیسەلمێنم شتانێک هەن لە ڕاستیە پێویست ناکە بیان و بهێنیتەوە بۆ خۆت بۆی بڵێ نایزان مەسەرەن من لە ماڵەوەمان دایکم کێشی زۆرە باشە ناکرێت هەموو ڕۆژێ ببم بەلای دکتۆرێک کەواتە ئاسانە من فێری ئەمە ببووم و ئەزانی هۆکاری قەڵەوبوونی مرۆڤێک چییە؟ جا ئەگەر ئاوە لێکی بینەوە بڵین ئەوە ئێمە 400 کالۆریمان خوارد لە دەکەوچک برنجە 300 کالۆریمان خوارد لە قاپە فاسۆلیە ڕەنگەی تر بەتەواوەتی تووشی جۆرێک ئەوە زۆر گرنگ بوو باست کرد باشە من پرسیارێکەکەم مرۆڤ قەلق بێت و دوو دڵ بێ لەسەرەوەی کە بەراڕۆ کێش و کەلەکەم پڕ بۆ لە چەوی و کێشم زۆرە هەموو بەردەوام تووشی ئەم قەلقێ ببێ قەلقبی لەبارەی شتێکی ڕاستەوە باشیان لە شتێکی غەڵەیە و من هەمووی ئەزانم هەموویم لەبەرە و قەلقیژنی باشە ئەو قەیسێ چەنە لە پێشەوە 25 کالۆری ئەوەی کوڵاوەکە ئەوە زۆرترە یەک قەیسی لەو ئاینەکە یەک قەیسی بە فرێشی 25 کالۆری بەڵام هەرمێکە زۆرە 125 کالۆری لەبەرەوەی بڕی شەکری زۆرە بەڵام من بۆیە پرسیاری قەیسەکەم کرد یەک قەیسی بە فرێشی 25 کالۆری ئەو قاپی زەڵاتی کەیسەی بینم دڵنیام لە دەق قەیسی کەمتری تیا واتە دە 25 ئەوە بڕێکی زۆری کرد جا لە خۆشمانە جگە لە چاوریەکە شەکریشی تێکرێ قەیس ئەوەی کە زۆر مهمە ڕۆنە ڕۆن بیسم باسی ڕۆن زەیت باشە مەسەلەن تۆڵی وڵی من برنج کەمە خۆم بەس تۆ بەس حسابی برنجەکەت کردوم حسابی ڕۆنەکەت تێن نەکردووە کە یەک پەرداخی گەورە تێ کردووە کە یەک کەوچکی زەیت 100 کالۆری حسابی ئەوە بکە یان یەک شتی تر هەیە لە ناو خەڵکا وەکو عرفێک بڵاو بێتەوە کە هەڵەیەکی باوە ئەچێت جوان برنجەکەشێتەڵە بانی شاستەکەی بڕوا خۆ برنج خۆی هەر نیشاستەیە یعنی بشوردرێتەوە نەشوردرێتەوە بشوردرێتەوە کێشەی نییە لەبەر بۆ پاکوتەمیزی نەک بۆ ئەوەی کالۆریەکەی کەم بکەن لەبەرەوەی برنج خۆی هەر نیشاستەیە هەرچێکی لێ پرسیارە بەدڵی ئاری نەبوو وەڵامەکەی هەموو کاتێ ئاریڵەتانی برنجە ڕاکای شوێتەوە بەڵێ ئەکرێ لەوانەیە کاریگەری بەڵام هەرمیشی شوێتەوە باش بە پڵاوی لێنی هەر باشترە بەڵاو کالۆریەکەم لەبەرەوەی ڕۆنی تێنەکراوە باشترە ئەو 0 کالۆریت نووسیوە چا تایەتی ئەگەر شەکری بەکاربێنی ئەم شەکرە سروشتیانی کە هەیەوانە شەکری سروشتی و سەکری ناسروشتیمان نییە بۆ باشە ئەو شەکرە سپی کە ئەیبینی ئەویش هەر گیایە قامیشی شەکرە بەڵام بە شێوەی ئەجیزە وانە ڕێکراو بۆ شەکرە سپی ئەگینا هەم ئەو بۆ نمونە ئەم هەرمەیە ئەویش ئەتوانرێت شەکری لێ دروست بکرێن وەکو شەکرە سپێکە لەبەرەوە یەک شت کە زۆر گرنگە تەندروست و ناتەندروست لە خۆراکە نییە بە شێوەی بڵێ وڵا ئەمان تەندروسترە بۆ خواردن تا ئەویان نە بەڵام کوالەتی کالۆریمان هەیە خراپی و باشیمان هەیە پاچی پیسیمان هەیە نەگەر خۆراکێک دڵنیان نەبی پاکە
هەڵگری ڤایرۆسێکە بەکتریاکە کە ڕوویەکە شتێکەوە نابێ بخۆی باشە هێلکە بە کوڵاوی 75 کالۆری ئەی هێلکە و ڕۆن یەک هێلکە طبعا بە کوڵاوی یعنی هەر بەبێ کوڵانیش هەر ئەوە نەیە بیخۆی بەڵام عادەتەن خەڵکێک هەیە فێر بۆڵە هێلکەی بەنە کوڵاوی بکەیتە شیرەوە باشە ئەمانە ئەوانە ئەسلان نییە هیچ پەیوەندی بە پڕۆتین و ئەوانەوە نی ئەسلان بڕی پرۆتینەکەی کوالەتەکەی دابزێت و کەمیشە بێتەوە بە خاوی بیخۆی کاکشڵا بەرەو کۆتاییە چینە ببینە لای جەنابەت دوایین شتەکەت ببینین بەڵام من دەبێت شتێک بۆی نەبێتە گلەی لێمان بڵێن لەولاوە بابەتی قژ و لەملاوە خواردنم خواردنانە تەنها بۆ تێست و نمونەیە گرنگیاندنی پەیامەکەی هیچیان ناخورێت دیارە بێگومان و شتوانی میوەکان ئاسایی ئایپاکی تو بیشی شوێتەوە خۆ دنیا بەم جۆرەیە کاگومەر زۆر زۆر سپاس ئەمە هیوادارم بێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە جارێکی ترێمەوە خواردنەکەیکیش دابنەی لە داهاتوویەکی نزیکا ئینشاڵڵا بە هاوکاری کاک شێخ فاخر کە زۆر هاوکارمانە لەم ئیشە سپاسەکەین واتە لە بەرنامەتانە بەڵێ بەڵێ ئەوەش بوو بە زانیاری باشە بەیوان بکرێتەوە خەڵکێک بچێتە و چێشخانەیە بزانێت چیە خوات گرنگە یان ئەگەر ئەوەش نەبێت لە ڕێ ئەم تەوەرەوە بزانیت کە ئێمە ئیت لە مۆلا دەست بۆ خواردنەکە بین بزانین چیە خۆی زۆر هەروە ئەمەش نەبێتە گلەیەک لەلایەن پسپۆرانی خۆراکەوە کە بڵێن بۆ نمونە ئێمە بۆمان هەیە لە سەرم بابەتانە گفتوگۆ بکەین ئێمە زانیاری زۆر تەندروستی وردمان لەم تەوەرایانە خستۆتە ڕوو بەتەنها ویستمانە ئەو پەیامە بگەێنین کە ئەو خۆراکانی ئێمە ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکانمانە بەکارێنین ئەوە نەبڕی کالۆری ئاگامان لە تەندروستی خۆمان بێگومان دووبارە دەستە خۆش